تذكروت چۆن کۆتر تاکەکەی خۆیە دۆزێتەوە لای ئێمە بە دوای هەموو تاکێکا ڕنگ تاکمان دەست ناکرێت تاکتان نییە لەوێ بەخوا نەوەڵا ئەو بە قسەی خۆش نابەسا قسەیم کرداوی لە بردنەکەما تێگەن بەخوا برا زانی چۆنە لە کوردستانەشە تا تاکێکە دۆزیتەوە بێتاکە بیت وەڵای ئێمە بە هەموو تاکێ ڕازین بەزەوە تاک نییە قڕ بەبانە سەرەوە ئەی بۆچی ئەڵێن کچی ئەوروپی ئاوا نازدارە و شۆخ و شەنگە و نازانم جاری وا هەیە ها ئەبینی لەم سۆشیال میدیا و ئەمانە خەڵک باسی کچی ئەوروپیەکە و ئیتوەل حاصل وایان کردووە خەڵک لێرەوە بەس بڕوا بۆ ژن هێنان وایە نەوەڵا مامۆستا سەیرەکەی تۆزێ خۆمان لە ئاسێکە نزمە ئەبینن تۆزێ هەر تۆزێ حەزەر لە مسلمانەکەن عام ئەوروپا تۆزێ مسلمان ئیتر بتێنێت تێ بەرنامە تۆزێ بە خراپ هەڵمانە سەگەن لەم یەک دوو ڕۆژەیە برایەکم بینی لە مناسبەیەکا بەیەکەوە بینوتی مامۆستا من لە یەکێ لە وڵاتە ئەوروپیەکان ئەژین تقریبا ئەو وەک ئەو باسی کرد 7 ساڵە لەوێ ئەژێت مامۆستا هەستام کچێکی ئەوروپیم مارە کرد و ئیتر مسلمانم کرد و تەرتیبات و تەشکیلات ماڵێ جوانمان خەرجیلانەمان دروست کرد 2 ساڵش بەیەکەوە بوو مامۆستا هەرچی مەکرد ئەمە وەکو ژن تەسەڕوفاتی ناکرد ئەتەوت ئەمە هەستەکەم من لەگەڵ کابرایەکە ئەژیم پیاوە لەگەڵ ئینسانێکە ئەژیم وەکو خۆم زەلامە ئەڕۆیشتە دەرەوە پرسی پێم ناکرد تەلەفۆنم بۆیە کرد بە کەیفی خۆی جاروا هەبوو هەڵێگرت جاروا هەبوو هەڵی ناکرد باشە بۆم نەبوو لێی بپرسم کاکە تۆ لەکوێیت کەی دێیتەوە باشە بە کەیفی خۆی خەڵکی هێنایە ماڵەوە و لەگە خەڵکا دەرچوە دەرەوە وتی لە هەمووی خۆشتر مامۆسا کە بەهاتمایەتەوە تەبعاً تۆ لە ئیشیت و یەک دوو چەند سەعاتێکە لە دەرەوەیت و ماندوو ئەمەوت ئاریت خوا پەرداخی ئاوم بۆ بێنێوت خۆ قاچت هەیە هەستا هەستا بڕۆ ئاو بێنە خۆ من خزمەتکاری تۆ نیم بەخواوتی سیرەکەم ئەمە من لەگە زەلامێکا ژێمە ئەمە ئیسپادەی نییە ئەمە نە ڕوحم تێرەکە نە ئاسوودەمەکە نە ماندووبوونم ئەحەوێنێتەوە باشترین شت ئەوەی تەلاقی بە ئەوەی سا هاتۆتەوە بۆ کوردستان کچە بەس بەنسبەت ئێرەوە سەرەکەی کچ و کوڕ فەرقی نییە نی هەر پیان چونکە بەیەکەوە هەڵیانە دەنە دەرەوە ئیتر ئەم لە دەرەوە گەورابێ ئەی بۆچی دەڵێ بەس پیاوی کورد خراپە قەسەمەن بیللا لە پیاوی کورد باشتر نییە وەڵڵا پیاوی عەرەب هەر حیساب بۆ ژن هەر ناکە چوار ژنی هەیە لە دوای پیکابەکەەوە دەیانی ناوە قەسەم بخوا بزنەکە بکاتە پێشەوە ژن ناکاتە پێشەوە وەڵا پیاوی کورد زۆر ڕاگرە ئەم ژنە ئەبا بۆ بازار جوانترین کەوەنتەری بۆ کات ئەی با بۆ بازار بەدڵ باجی سیسە مەکرێ بەدڵ باجی قاپ و فەخوری و پەرداخەکرێ بەدڵ باجی فەشەکرێ زایری ماڵەکەی بەدڵ باجیە ژیانێکی بۆ فراهەم کردووە بووە بەقاڵی ژنەکەی هەچ ئافرەتێ بچێ بۆ لای هەچ قەومێتر ئەگەر مسلمانیش بێ بڕواکە هیچی تەبیعەتی لەگە خۆمانە ناگونجێ هیچی تەبیعەتی لە خۆمانی پێ بڵێ من باسی پیاوی پیاوان ناکەم ناپیاو لە هەموو شوێنێکەیە پیاوی پیاوانە لە ناو کووردا بەدیەکرێت بەس پیاوی کوردش قەدر و قیمەتی ژنەکەی خۆی ئەزانێت باشە شۆکەی بکێ شۆکەی بکێ بە فارس بڕۆشی پێکە بڕۆشی لە ئاخیر ئازانی چی لێتیە لە ئاخیرا ئەم ئافرەتە بڕۆشوو بە عەرەبی سووری بکە بڕۆ بەشوو بە عەرەبی عێراقی بکە بڕۆ بزانە چی بەسەدێ بڕۆ بە تورکی بکە بەس ئەو پیاوەیە پیاوی کورد بەڕاستی پیاوی پیاواناڵێم قەدری ژن ئەزانیە حورمەتی ژن ئەزانیە ڕێزگرتن لە ژن ئەزانیە خۆشەویستی ئەزانیە با بە ژیانی ئەوان مزەیەفە ژیانێکی درۆ دەلەسەیە وەڵڵا برایە وتی مامۆساگیان سوێن بەخوای گەورە لەو ئەوروپایە شەفت بە شەفتە ئەم شەفتە ئیشەکە ئەو شەفتە ئیشەکە پارەی ئەو جیاوازە پارەی ئەمش جیاوازە یەک دینارت ناداتی ئەو ژنت دانت ئەوە نەدەرچێت لەو ئەوروپایە عملیات بکری ئەبێ بڕۆی لە بانک پارە قەرزکەی ژنەکە پارەت ناداتی ئەلەم بەخوا گشتمان توش نەفسی بووینە گەشتمان ئەوەی لەم ئەوروپا بڵێ من توش نەخۆشی نەفسی نەبوومە قەت ڕاست ناکە پیاو ئەلێرە جگەری خۆی ئەدا بە ژنەکەی کە کاتێ پێویستی بێ کاکە گورچیلەی خۆی پێ بەخشێت ئەم کەس ئەو کەسایەتی نییە لێرە ئینسان گەورەترین تەعزیب چییە قسەنەکردنە قسەنەکردن لەگە بەرامبەرەکەیە کە باسی دڵی خۆی بکە لێرە جاوایە بەمان کابرایە نبینی کە کوردێکە بینی ئەڵیەک جارەوێ سەلام عەلەیکوم ئێتر ئەویش ئەوە حەزەرت لێکە حەقی خۆشێتی ئەوە حەزەرت لێکە یعنی هەر بەش سەلامێکی تایە لێتەوە عموماً ژن بەداخەوە کە ئەڵێم ژن من باسی زۆری ناکەم
لەبەر باشی پیاوی کورد پیاوەکە ئیستیغلالەکات هێندە پیاوەکەی بۆی باشە لە باشی پیاوەکەی جاری وا هەیە ماڵ لە خۆی تێکەدات باشە یعنی جارێ بە قسەی کرد 2 جا بە قسەی کرد 3 جا بە قسەی کرد 4 جا بە قسەی کرد 1 جارێ بە قسەی نەکا ئەڵێ واللهی تۆ قەت باش نەبوویتە تۆ قەت ڕۆژێ لە ڕۆژان دڵی منت خۆش نەکردووە ئەمە سیفەتێکی زۆر خراپە یعنی تۆ سەیریکە با بە ژن هەیە لەم شارە سیارەی هەیە خانووی هەیە کورە خانۆکە قشوقەکەشی کردۆتە ناو ژنەکەیەوە باشە هەموو ڕۆژێک ئەیبا بۆ بازاشتی بۆ کرێت یەک جارێ بە قسەی نەکردووە ئیتر ئەم ژنەلی بەلەسە بووە دنیای لێ تێگەیانوە تەلەفۆنی کردووە خاڵە حەمەگیان ئەوە ئێوە بۆنان ئاوای پێم کردووە تەلەفۆن بۆ مامەکانێکا تەلەفۆن بۆ براکانێکا فەرتەنێکی ناوەتە کورە کەناڵ بانگەکە تەلەفۆن بۆ 104 هی نەکات کاکە ژن ئێرە گشتی شتەکەی نەدیوە نا جا هەچ شتێ نەبینی خۆشەویستە پۆزێ کاک ئەحمەد باوەڕەکەی ئەمە عیبیشە یعنی وەکو دوو لە ڕووی جەنابتان والله لەو ژوورەی مزگەوتەکەیە کە زۆر جار دائەنیشم خەڵکێک دێک کێشە باسەکات و مشکیلە و ئەمانە واللهی برا پیاو هەبووە وتۆتی مامۆسا ئەو ژنم بەس واز لەم وتیە بێنێت بەس واز لەوە بێنێ دایکە دوای وت خوشکەکە دوای وت بەس واز لەمە بێنێ واللهی ئێستا بە بەرچاوتەوە هەردوو قاچی ماچە ژنەکە و دیچی قاچم ماچ نەکە بڕۆ تەمەی خوشک و دایکێ بکە قاچی من بۆ ماچەکەی قەسەم بخوا وتم برا ڕۆنەبێ ئەمە وەرە ژن ئەم ژنە کورە گوناح نییە ئەمە لە ماڵتا بێ کورە گوناح نییە ئەمە ئاو ڕەب العالەمین بچێ بە قورگیا تێگەی بۆ خۆیان مامۆستا ئەو ژنەی کە ئەچێ بۆ لای غەیری بێگانە دڵنیا بە گشتیان ئەم دەس و ئەو دەسەکەن و محتاجە بن بەس محتاجی و سوکایەتی و ڕسوایەتی زیاتریان هیچیان بوو با یەک معلوماتێکی تازەتان بمێ لەم چەند ماوەیە ئەزانی ئێستا ژن لەگەڵ خوشکەکەیە لەسەرچی قسە ناکە تۆ بڵێ لەسەرچی باجی بە سناپەکەی باشە سەر سفرەکەی ئاواهین کردووە سکۆرێکی کردو و ناردۆتی بۆ خوشکەکەی سەفرەیان هەبووە لە سەفرە و سەیران بوونە سەفر و سەیرانەکەی ناردۆ بۆ خوشکەکەی کردوێتەوە هیچ نەدڵی بۆی داناوە و نەتەفاعولی لەگەڵا کردو احتیاجی تەلەفۆنی بۆ کردوتەوە شت و شۆری لێ بڕیوەتەوە خوشکم چییە پێ و ناخۆشە حەزە بە خۆشیەکانی من نییە دەستخۆشی لێ نەکردوم تۆ سەی ژن وەرە ئەوە نەبی عەقڵبی لەگە خوشکەکەی خۆتا لەسەر ئەوە تێکی دەی وەڵا جواب سناپەکەمی نەداوەتەوە و دەستخۆشی پیرۆزبایی نەناردووە دەوەرە تۆ لەگەڵ ئەم بی عەقڵەیە بژی وەرە باوکەم ئەمە توخوا ئەم ژنە لە خۆشییا وا ناکە لە خۆشییا ماڵ لە خۆی تێک نادا کاکە ژنی کورد من باسی عمومەکەم پیاوی قەدری پیاوەکەی خۆی نازانی و من ئەزانم پیاوی پیاوانە لە ناو کووردا باشترین پیاوە لەسەر ئەم عەرزەیە قەدر لە ژنی خۆی ئەگرێت ڕێزی لێ ئەگرێت ڕێز لە کەسوکاری ئەگرێت واللهی بێنان و بێبەرگ و بێ ئاوی نەکردووە ئەو پەڕی نازی داوە بەم ژنە بەڵام ژنەکە لە باشی ئەم پیاوەکە ئیستیغلالەکات ئیستیغلالەکات هەرەوەڵا زۆر سپاس بۆ قسەکانت بەڕاستی چاوەکەمی قوربانگیانەوە قسەشی لەسەر خۆم ها سەیریکە لە کۆمێنتۆمانەیە ها ئیتر ئەم ژنانە دێنە سەرەوە مامۆسا پیاوی کورد وەڵایی پیاوی کورد بەس واوانیە کەرە دەبڕۆ تۆ بە خۆت ژنێکی باش بە بزانم پیاوی کورد عیبی چییە دەبڕۆ شوو بە عەرەبێکە شەر بێ سێ ژنەیەنێتە سەرتا لە دوای پیکا بۆ سواتەکە شەر بێت دوای بزن و مەڕتەقا هەتا ئێوارە ئەبێ شوانیەتی بکەیت و گاوانێتی بکەیت پیاو تۆ سەعات 1:02 مەڕۆ لە خەوەڵەسی داماواشێ لە بازار لە فاخوار کە دێتەوە سەیرەکە هیچ نییە داوا وەڵا بە دلێڤەری ماتۆڕەبۆر دێت پیتزای بۆ هێنێ و شاورمەی بۆ هێنێ تو هێشتا خەوتویتە چاوە ڕاستەکەم گلەی چێکەی پیاوەکەت عیبی چێ بەس پێم بڵێ ها بۆتە حەماڵ و بەقاڵی تۆ وەڵا 4 عەلاگە 5 عەلاگە بارەکە ئەیگەنێتەوە حەل لە ڕێوە جاری هێشتا بسمیلا نەیوت وەسەلام عەلەی واکە ئەوە خەیارە هێناوە لیمۆندۆزی لەبیر نەچووە کوردە جارێ بیەڵە بسمیلا دە بسمیلا با داینێم سەلام عەلەیکوم ئێکورە ئەوەتانێ مام ڕەحمان لە تەکمان و دوکانی هەیە بڕۆ لای مام ڕەحمان بیکڕە کورە مام عەلی هەیەتی دەبڕۆ لای مام عەلی بیکڕە بۆ لێتکردم بە زەهەر دە بیەڵە ئیسراحەت بکەم وەڵا گاڵتەتان نییە من باز واقعی کۆمەڵێ ماڵەکەم تێگەی والله زەلام وا هەیە ئەوەندە ماندوو ئەوەنە بێتاقەتە لە دەرەوە شەکەت ماندوو کرێکار حەماڵ کە دێتەوە جۆڕاگرە هەر بڵێ سەلام عەلەیکوم ئەم ژنە ئەڵێ ئاخ ئۆف لە بەیانیەوە مناڵ شێتمی کرد بەدەست مناڵەوە شێت بووم کۆمەڵ خوا مناڵەکانە لێ بسەنیێتەوە تۆزێک دانیشێ بێ ئەوەی پەرداخیاوە ئەڵێ دە تخوا پیاوە کەورە تۆزێ بمشێلە
دەوەرە پیا و میزاجی هەبێ تااقەتی هەبێ لەو ماڵەیە بژێت ئەرە وەڵا کاکەیان